لا چوارچێوەی ڕێکارەکان بۆ ڕووبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا ئیدارەی ڕاپەڕین و قایمقای ڕانیە و پشدەر و تەندروستی ڕاپەڕین کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیان ساز کرد و ڕایان گەیاند بە شێوەیەکی جددی کار لە سەرگرتنەبەری ڕێوشوێنەکانی خۆپارێزی دەکەن و داواشیان لە خێرخوازانی سنوورەکە کرد پاڵپشتی ئیدارەی ناوچەکە بن بۆ دروستکردنی نەخۆشخانەیەکی تایبەت با توشبوانی کۆڕۆنا و نەخۆشیە گوازراوەکان. ئێمە بە هەموو شێوەیەک تیمەکانمان بۆ ڕێنوێنی خەڵک و هێزەکانمان بۆ پاراستنی خەڵک لە حاڵەتی ئامادە باشیدان و بەپێی ئەو قۆناغانەی کە دێتە پێشیش بڕیاری پێویست دەدرێت و داواکاریشین کە هاتوچۆی نێوان شار و شارۆچکەکان لە نێوانی ڕانی و پشدەر لە نێوانی ناحیەکانی سنووری قەزای ڕانی قەزای پشدەر بۆ کاری زۆر زەرور نەبێ هاوڵاتیان هاتوچۆیان کەم بکەنەوە و قەرەباڵغی کەم بکەنەوە و منجارێکی کە داوا لە سەرجەم خەڵکی سنووری ڕاپەڕین دەکەم کە هەمیشە خەڵکی ئەو سنوورە دەست پێشخەر بووە و بە تایبەتی خواپێدا و دۆڵەمەندەکانیان چۆن هاوشێوەی شار و شارۆچکەکانی تری کوردستان ئەوانیش بێن دەست پێشخەری بکەن و هاوکاری بە ڕێبەرێتی گشتی تەندروستی ڕاپەڕین بکەن بۆ کۆمەڵێک پێداویستی گرنگ و زەرور ئەگەر بکرێت لە دروستکردنی نەخۆشخانەیەک هاوشێوەی ئەو نەخۆشخانەیە کە لە سلێمانی دروستکراوە و لە دانانی هەندێک تاقیگە و ئەچیزەی پێویست کە ئێمە بەشێکی لە ڕێی بە ڕێبەرێتی گشتی تەندروستی و ئیدارەی ڕاپەڕینەوە تێچۆکانی دەگرینە ئەستۆمان بەڵام ئەگەر خەڵکی پێدا و خواپێدا و دۆڵەمەندەکانی ئەو سنوورەش بێن دەست پێشخەریەک بکەن و هاوکاری و هەماهەنگی دام و دەستگاکان بکەن لە دابینکردنی هەندێک لە پێداویستیەکانە من پێم وایە ئەرکێکی دینی ئینسانی زۆر گرنگ و پێویست دەبێت. بەڕێوەبەری تەندروستی ڕاپەڕین وێڕای تاکیدکردنەوە لەوەی تا هەنووکە هیچ توشبوویەکی ڤایرۆسی کۆڕۆنا لە سنوورەکەیان تۆمار نەکراوە هاوکات هەموو ئامادەکاریەکیان بۆ ڕووبەڕبوونەوەی ڤایرۆسەکە ئەنجام داوە داواش لە هاوڵاتیان دەکات پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن و خۆیان لە شوێنی قەرباڵغ بە دوور بگرن و لە ماڵەکانیاندا بمێننەوە. لە باری خۆپاراستندا ئێمە وەکو بەربەرایەتی گشتی تەندروستی ڕاپەڕین کۆمەڵی هەڵمەتی گەورەمان دەست پێ کردو بۆ هۆشیارکردنەوەی هاوڵاتیان و پێناسەکردنی نەخۆشیەکە و ناساندنی ئەو نەخۆشیە بە هاوڵاتیان و ڕێکارەکانی خۆپاراستنی هاوڵاتیان لە نەخۆشیەکە کە بێگومانەوە خۆی بینێتەوە لە پابندبوون بە ئەو ڕێنمایانی لە ڕێکخراوی WHO دەرچووە وەتا ڕێکخراوی تەندروستی جیهانی بە بەستنی ماسک و بەکارهێنانی دەستکێش و شێوازی دەستشن و کەرەنتینەکردنی خودی لە ماڵەوە و خۆشبەختانە تا ئەم کاتێک ئێمە قسە دەکەین هیچ حاڵەتێکی پۆزیتیڤ یا گوماناویمان نەبووە هەندێک حاڵەتەوە کە گومانی لێکرا و پشکنینی بۆ کرا و نەتیجەکەی الحەمدوللا پاک بووە. لە سنووری ئیدارەی ڕاپەڕین دوو سەنتەری ڕووبەڕووبوونەوەی ڤایرۆسە گواستراوەکان کراونەتەوە هەروەها سێ کەرەنتینەش بوونیان هەیە دوانیان لە قەڵاتزێ و ئەوی تریشیان لە ڕانیەیە تاوەکو ئێستا لەو کەرەنتینانە 166 هاوڵاتی پرۆسەی کەرەنتینیان تێپەڕاندووە و گەڕێنراونەتەوە نێو خانەوادەکانیان و حاڵی حازریش 35 کەس لە کەرەنتینەکانی سنووری ئیدارەی ڕاپەڕین ڕاگیراون و لە ژێر چاودێری پزیشکیدان. ڕێنازەر سەلان کەناڵی ئاسمانی پێیان دەڤەری ڕاپەڕین.